دوای پرسی هەڵکردنی ئاڵای کوردستان لە تەنیشت ئاڵای عێراق لە سەر فەرمانگە حکوومیەکانی شارەکەەوە بڕیارە. ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە کۆبوونەوەی ئاسایی هەفتانەی خۆی ڕۆژی سێشەممە پرسی ڕفراندۆم و سەرژمێری لە شارەکە بخاتە کارنامەی دانیشتەکانی ئەنجومەنی پارێزگاوە بۆی لەو ڕێگەیەوە هاوڵاتیانی شارەکە بڕیاری یەکلاییکەرەوە بدەن بۆ ئایندەی شارەکەیان. کۆبوونەوەی ئاسایی ئەنجومەنی پارێزگای کەرکووک سبەینێ بەڕێوە دەچێت، هەروەها سەبارەت بەو ڕووداوانەی کە ڕوویدا و هەڵکردنی ئاڵای کوردستان دیارەیەکێ لەو بابەتانە ڕەتکردنەوەی جێبەجێ نەکردنی بڕیاری پەرلەمانی عێراق کە لە دەرەوەی یاسای پرسی ریفراندۆمێکێکە لەو بابەتانەی کە تەکمیلەی مەسەلەی مادەی 140 ئەلێ ئیحساء و استفتاء و تطبیع و ئیحساء و استفتاء واتە ئێمە داواکاریەکەمان دووبارە بەرز ئەکەینەوە بۆ ئەنجامدانی استفتاء لەم شارە کە پێمان وایە ئەویش هەر لە چوارچێوەی یاسایە و لە چوارچێوەی دەستور و یاسا ئێمە کار دەکەین. بە پێی مادەی 140 دەستوری عێراق لە ساڵی 2005 دەنگی لەسەر درا یەکێک لە بڕگەکانی باس لە کێشەی کەرکووک دەکات و بە ناوچەیەکی کێشە لەسەر ناوی هێنراوە بۆ ئاساییکردنەوەی ڕەوشی شارەکە 3 قۆناغ دیاری کراوە، ئەوانیش بریتین لە قەرەبووکردنەوەی ئاوارە و هاوردەکان و ئاساییکردنەوە و دواتر ڕاپرسی لەسەر یەکلاییکردنەوەی چارەنووسی کەرکووک. بە پێی زانیاریەکانی پەیامیش کوتلە تورکمانەکان سبەی بایکۆتی کۆبوونەوەکە دەکەن و داوایان کردووە خشتەی کاری ئەنجومەن بە ڕێکەوتن دیاری بکرێت. مەوزوعی ڕەفەراندۆم لە کەرکووک ئێستا باسی ڕەفەراندۆم لە هەرێمی کوردستان هەیە، جا شوێنەکانی دەرەوەی هەرێمی ئیدارەی هەرێمی کوردستانیش ئەبێ باس بکرێت لەو مەوزوعەیە. من بەڕێی من ئەبێ هەمووی بەیەکەوە معالەجە بکرێت. ئێمە کەرکووک بە بەشێ لە کوردستان داهێن، ئەوجا ئەبێ باس بکرێت لەبەر ئەوەی من هەمیشە وتومە کەرکووک تایبەتمەندی خۆی هەیە، یعنی کەرکووک جیاوازە لە دهۆک و سلەیمانی و هەولێر لەبەرەوەی پێکاتەکانی نزبە و ئەمانەی جیاوازە، جا ئەبێ باسی بکرێت باشترین شێوە بۆ ئەوەی ئەم برایەتی و ئاشتی و پێکەوە ژیان بمێنێ بە چ جۆرێ بکرێت. المواضيع المطروحة في جدول أعمال اجتماع غد ئەو بابەتانەی لە بەرنامەی کاری سبەینی ئەنجومەنی پارێزگای کەرکووکدا جێکراوەتەوە بابەتی جێناکۆکن لە نێوان پێکاتەکانی شاری کەرکووکدا. ئێمە دەمانخواست بەرنامەی کارەکە بە گفتوگۆ و سازان دابنرایە، ئەگەرنا ئەو بەرنامەی کارە لەلایەن یەک کوتلەوە کە ئەویش کوتلەی برایەتیە دانراوە. ڕاپرسی بنەمایەکی دیموکراسیە، بەڵام دیموکراسی لەسەر چی؟ ئەم پێشکەوتنی ڕووداوەکانە، بۆیە ئێمە بڕیارماندا بایکۆتی کۆبوونەوەکەی سبەینی ئەنجومەنی پارێزگا بکەین بەهۆی ئەوەی بەرنامەی کارەکەی بابەتی جێناکۆکی تێدایە. قررنا أنه غدا نقاطع المجلس اجتماع المجلس. با بڕوای چاودێرانی سیاسی لە ماوەی ڕابردوودا هەمانگێکی کەم لە نێوان ناوەند و هەرێم بوونی مابوو. هەڵکردنی ئاڵا و باسی ڕفراندۆم لە شارەکەدا هێندەی نەماوە کۆتایی بەو پێکەوە کارکردنە بێنێت و ئیتر کاتی ئەوە هاتووە هەر یەکە و بۆ ماڵی خۆی کار بکات. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.